کامێرا خاڵ بۆ خاڵەکانی ڕێگای کفری کەلار لە ئەمڕۆ کەوتنەکار و سەرپێچی تۆمار دەکەن. لە لایەکی تریشەوە سەرچاوەی حەساری سەید سادق کراوە بە شوێنێکی خۆش و گەشتیاری و عیلەکانی دەتوانن سەردانی بکەن. ئەمانە چەناڵێکی دیکەم بۆێناوە. سڵاوتان لێبێت. لە خۆڕان نییە هاتوچۆی هەرێمی کوردستان بە یاسا بە شۆفێرانی وتووە نەکەن بە سەرخۆشی و مەینۆشیەوە ئۆتۆمبیل لێ بخڕن، چونکە ئەوان ئەزمموی پێشتریان بینیوە کە مەی خواردنەوە چی بەسەر شۆفێران هێناوە. ئەوە تا لە سلێمانی شۆفێرێکیان بە ئۆتۆمبیلەکەیەوە دەستگیر کردووە، وەک خۆیان دەڵێن بڕێکی زۆر مەی لە ناو ئۆتۆمبیلەکەی هەڵگرت بوو، خۆشی ئەوەندەی خواردبووەوە ئاگای لە دنیا نەمابوو. بۆیە بڕیاریان داوە ڕێکاری یاسایی توند لە بەرامبەر شۆفێرەکە بگیرێتە بەر. هاتوچۆی سلێمانی دەڵێت شۆفێرەکە بە شێوازێکی سەرکێشانە و با تیژڕەویەکی زۆرەوە شۆفێری کردووە کە ئەمەش بۆتە هۆی دروستبوونی مەترسیەکی ڕاستەقینە بۆ سەرگیانی شۆفێرانی دیکە لەسەر شەقامەکان. دوجار کامێرەکانی تۆمارکردنی تیژڕەوی لەسەر ڕێگای کەلار بۆ کفری کەوتنەکار و ئەوە نەما شۆفێران وەک پێشتر بە هەوەسی خۆیان سیارە لێ بخڕن و حساب بۆ ڕێگا و هاوڵاتیان و یاساکانی هاتوو چۆ نەکەن. کامێراکان کە ژمارەیان 16 دانەیە کاتژمێر دەی سەر لە بەیانی ئەمڕۆ یەکشەممە لەسەر ئەم ڕێگایە بە درێژایی نزیکەی 43 کیلۆمەتر کەوتونەتە کار و سەرپێچەکان تۆمار دەکەن کە خێرایی ڕێگە پێدرا و 80 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا. سامان عەلی وتەبێژی هاتوچۆی گەرمیان بە 1964 وت هۆکاری ئەوەی کە کامێرای یەکەم لە کاتی دەرچوون لە کەلار 1 پۆینتە بۆەوە دەگەڕێتەوە کە دوای دەرچوون لەو کامێرایی قەزای ڕزگاری دێت دەکرێت ئۆتۆمبیلێک بە خێرایی سەر و 80 کیلۆمەتر لەو کامێرایە بدات، بەڵام نەگاتە کامێرای دووەم لا بدات بۆ ڕزگاری، بۆیە ئەوەیان 1 پۆینتە. ژمارەیە خۆبەخشی قەزای سەید سادق کە زانیان ئەم ساڵ سەرچاوەکەی ئاوی حەسار باش ژیاوەتەوە و لا وشکبوون ڕزگاری بووە بە کەلوپەل و پێداویستی جیاواز و هیلاک و ماندووبوونی خۆیان دیمەنی سەرچاوەکەیان بۆ شوێنێکی گەشتیاری گۆڕی و وایان لە هاوڵاتیانی قەزاکە و دەوروبەری کردووە سەردانی ئەو شوێنە بکەن و لێی کۆ ببنەوە. لاوان عاسی یەکێک لە خۆبەشەکانە بە 1964 وت پێشتر ئەو شوێنە بۆنی ناخۆشی لێدەهاتوو ئاژەڵی تۆپیوی لێ فرێدەدرا، بەڵام ئەوان وایان لێ کردووە هاوڵاتیان سەرنجیان بێتە سەری و بەردەوام سەردانی بکەن. وتیشی قۆناغ بە قۆناغ کارەکانمان ئەنجام داوە و لە داهاتووش شوێنی تایبەت بە خێزان لەسەر سەرچاوەکە دروست دەکەین. تەماتەی ئێرانی تەنگی بە تەماتە سوورەی گەرمیان هەڵچنیوە و بۆتە هۆی ساغ نەبوونەوەی ئەو بەرهەمەی جوتیاران. هەر بۆیە ئەمڕۆ جوتیارانی تەماتە لە گەرمیان گرت بوونەوە و داوا دەکەن حەلی ئەو مشکلەیەیان بۆ بکەن، چونکە ئەگەر بەم شێوەیە بێت وەک خۆیان دەڵێن ڕەنج بە خەسار لێی دەردەچی. کێشەی جوتیارانی گەرمیانەوەیە تەماتەی ئێرانی بە ترێلەی گەورە و بە شێوەی قاچاق دێتە هەرێمەوە و لە عەلوەدا سندوقێک لەو تەماتەیە بە 1500 تاوەکو 2000 دینارە. ئەمە شوای کردووە کەس تەماتەی خۆماڵی نەکرێت. یەکێک لە جوتیارەکان بە ڕوخسارێکی ماندووەوە بە 1964 وت پار 15 دۆرم تەماتەم کردو، 16 ملیۆن دینار زەررم کرد. ئەم ساڵیش ئۆتۆمبیلەکەم بۆ فرۆشتووە، بۆیە تکا لە وەزارەتی کشتتوکاڵ دەکەم بێتە سەرخەت بۆ ئەوەی ڕەنج بە خەسار لێی دەرنەچی. سەرشتا ڕادەکەشم بۆ هەواڵێکی دیکە کە ئەمڕۆ لە کەرکووک ڕوویداوە. ئەمڕۆ لە گەڕەکی عەسکەری کەرکووک شەڕێکی گەورە ڕوویدا لە نێوان لیژنەکانی زیادەڕۆیی هەروەها لە نێوان خەڵکی گەڕەکی عەسکەری کە بەنەتەوە عەرەبن. ئەو خەڵکە ئەمڕۆ لیژنەکان بە شۆفڵ و ئەدەواتی خۆیانەوە ڕۆشتبوونە سەر هاوڵاتیانی ئەو گەڕەکە، داوایان لێ کردوون کە ئەو زەویانە چۆڵ بکەنە و خانوانە، چونکە تەجاوزن و ئەوان بەکاری دێننەوە بۆ پرۆژێەوە بەرێنان و مڵکی حکوومەتە. ئەوانیش ڕازی نەبوون، هەر لە یەکەم دەقەوە دەستیان کردبووە و کردبوویان بە شەڕەبەرد. یەکێک لە ئەندامانی لیژنەی زیادەڕۆیی کەرکووک بە 1964 وتی ئەوە مافی حکوومەتە و مڵکی حکوومەتە کەوان خانوویان چەند ساڵە لەسەر دروست کردەوە، بۆیە ئێمە دەمانەوێت وەری بگرینەوە حکوومەت لە پرۆژێەوە بەرهێنانە بەکاری بهێنێتەوە، بەڵام خەڵکەکە یەکسەر دەستیان کردوێتەوە و بەردیان وەشاندووە. لیژنە ئەمنیەکانیش کە لەگەڵیان بوون تەقەیان بەسەر هاوڵاتیەکانە کردەوە بۆی ئەو ناوە چۆڵ بکەن و ئەمنیەتی خەڵکەکە بپارێزن و ئەمنیەتی خۆشیان بپارێزن. بەڵام ئاماژەی بەوەش کرد یەکێک لە شۆفێری شۆفڵەکان سەری شکا و جامی شۆفڵەکەشی
شکاوە ئیتر بەو شێوەیە بڵاویان بە خەڵکەکە کردبوو. بە هەواڵەکان ئەمڕۆ بوو کاتێکی شاد بۆ هەموو لایەک.